بەڕێکەوتن بۆ پێشانگاکە زۆر ئاسانە. ماشینەکەت بە درێژایی شەقامی دەرەوەی شار لێ دەخڕین، دوای نیشانەکان دەکەوی تا ئەو فرۆشگایەت لێوە دیار دەبێت. لەناو پێشانگاکە کڕیاران بە خۆیان و بە سەپەتەکانیانەوە لە نێوتاق و بەسەر مێزەکان بە دوای کتێب دەگەڕێن. زۆر بەیان کەسانێکن کە لە مێژەوە و بەردەوام سەردانی ئەم شوێنە دەکەن. لە وەتەی تەمەنم 20 ساڵە سەردانی ئەم شوێنە دەکەم. جۆش و خڕۆشی دۆزینەوەی کتێبەکی نوێ ئێکجار دڵخۆشکەرەیە، چونکە ناکرێ بیتە ئێرە بە دوای کتێبەکی تایبەت بگەڕێی. ئەم شوێنە سەبارەت بەوە نییە، بەلکو سەبارەت بە دۆزینەوەی گەنجینەیەکی نایابە. ئەڵبەتە ئەم گەنجینانەش بە نرخێکی هەرزان لەم شوێنەدا دەست دەکەوێت. کتێبەکی نایابم دۆزیەوە کە لە کاتی خۆیدا زۆر گران بوو، بای 25-26 دلار بوو. نەم دەتوانی ئەو پارەیە بە کتێبەکی نوێ بدەم. ئەو کتێبەم لێرە بە 5 دلار دۆزیەوە و زۆر دڵخۆشی کردم. لەو ساکەوە دێمە ئەم شوێنە تا بزانم چ کتێبەکی تری نایابم دەست بکەوێ. لەم شوێنەی کە دوو باڵەخانەی لێیە، پانایەکەی 2300 مەتر دووجایە. پێشانگای کتێبی گرین ڤالی 500,000 کتێبی نوێ و کۆنی تێدایە. سەبارەت بە بابەتی جۆرا و جۆری بریتین لە سیاست و ئاین و زانست و گەشت و گوزار خۆراک کتێبی منداڵیش. هەش بابەتێکی بیری لێ دەکەیتەوە، بەڵام ئەم پێشانگایە پێشتر وا گەورە نەبووە. لە ڕاستیدا دایک و باوکم 46 ساڵ لەمەوبەر ئەم کتێبخانەیان دەست پێ کرد. باوکم کتێبی کۆنی کۆ دەکردەوە و بڕیاریدا کە هێندێکیان بفرۆشێت. ئەم شوێنە جێی تەوی لەبوو، چاچی کرد و ڕەفە و تاقی تیا دروست کرد. خەڵکی هاتنە ئێرە بۆ کڕینی کتێب. کارەکە بە باشی بەڕێوەچوو تا بۆ ئەم پێشانگەیەی ئەمڕۆمان. پێشانگەی کتێبی گرین ڤالی 6 کەرەت لە ساڵێکدا دەکرێتەوە بۆ ماوەی 3 هەفتە. هەرجاری بەلایەن کەم 25,000 کەس سەردانی دەکەن و بای 2 ملیۆن دلار داهاتی ساڵانەیەتی. کتێبەکانمان بە نرخێکی هەرزان دەکڕین و بە نرخێکی کەم دەیانفرۆشینەوە، هەر بۆیە باڵەخانەی بەهاگرانمان نییە. خەڵکی لە سەرانسەری ئەمریکا و تەنانەت لە دەروی ئەمریکاشەوە سەردانی ئەم شوێنە دەکەن، وەک لە کینیا و سەعودیە و رووسیاوە. ئێمە خەڵکی بریستڵ لە کەنەدیکێت ئەم جارە هەموو خێزانەکەمان هاوردووە. پێمان ڕاگەاندن دەبێت چاوتان بەم پێشانگەی کتێبە بکەوێت، بۆیە هەموویانم لەگەڵ خۆمدا هێناوە. ئەلبەتە ئەم پێشانگایە خۆڕەوشتی ئاسانی کارداریە. ئەو شتە بخەرە بەردەست کە خەڵق دەوێت و سەرڕای ئەوەی دەگوترێ ئامێرەکانی ئەلکترۆنی کۆتایی بەسەردەمی کتێب خوێندنەوە هێناوە، بەڵام هێشتا ژمارەیەکی زۆری خەڵقی بە دوای کتێبی چاکدا دەگەڕێن.